سەرەڕای نەبوونی موچە و دۆخی سەختی دارایی خەڵک، بەڵام بەوەی بانگەشەی پارتی و یەکێتی بۆ هەڵبژاردن ئەنجومەنی وەزیرانی ماوە بە سەرچووی یاریەم کۆ نەبووەوە. هەرچەندە ڕۆژانی چوارشەممە بە وادەی بەڕێوەچوونی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دیاری کراوە، بەڵام کۆبوونەوەکە نەکرا. بەپێی بەدواداچوونی پەیامیش، هۆکاری بەڕێوەنەچوونی کۆبوونەوەی حکوومەتی ماوە بە سەرچوو بانگەشەی هەڵبژاردن و سەرقاڵی پارتی و یەکێتیە باڵمەتی چاواشەکردنی خەڵکی کوردستان. هەروەها ڕێکەوتنێکی ڕانەگەیەنراوی ئەو دوولایەنەیە بۆ ئەوەی وا دەری بخەن کە دژی یەکن و لەسەر مێزی ئەنجومەنی وەزیران کۆنابنەوە. ئەمەش وەک نەریتێکی ساڵانەی لێ هاتووە کە لە کاتی بانگەشەدا و بۆ هاندان و گەرمکردنی لایەنگرانیان نوکی ڕم دەکەنە یەک، دوای هەڵبژاردنی شاڵای سپی گفتوگۆ بۆ یەکتر هەڵدەکەن. بەپێی کارنامەی ئەنجومەنی وەزیران پێویست بوو تا ئەم کاتەی ساڵ ئەنجومەنەکە سیوەش کۆبوونەوەی بکردایە، بەڵام بەپێی ڕاگەیەنراوی فەرمی حکوومەتەکەی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی ئەنجومەنی وەزیران تا ئێستا تەنیا 21 کۆبوونەوەی ئەنجام داوە. تەنانەت لە مانگی هەشدا هیچ کۆبوونەوەیکیان نەکرد، لە کاتێکدا موچەی مانگی پێنجی موچە خۆرانیشدا بەش نەکرابوو. بەمە شاوشێوەی موچەی موچە خۆران لە کۆی 38 کۆبوونەوە 17 کۆبوونەوەیان پاشەکەوت کردووە. فەرمانبەر و خانەنشینانی بێموچەی هەرێمی کوردستان کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڕاکردن و خۆدزینەوە لە بەرپرسیارەتی لێک دەدەنەوە و دەڵێن لەم دۆخەدا دەبوو حکوومەت هەفتانە نەکۆبوونەوەی یاسایی بەڵکو و کۆبوونەوەی نائاساییشی بکردایە. ئەو زنجیرە قەیرانەی بەرۆکی موچەخۆر و کاسبکارانی هەرێمی کوردستانی گرتووە، ئەگەر تووشی هەر وڵاتێکی دیکە ببوایە سەرکردە و بەرپرسانی حکوومەتەکەی شەو ڕۆژیان دەخستە سەریەک و هەوڵی چارەسەرکردنیان دەدا، بەڵام حکوومەتەکەی مەسرور بارزانی و قوبات تاڵەبانی پسپۆڕیان لە قوڵکردنەوەی برینەکان و خوێکردن بە ئازارەکاندا هەیە. هەمیشە لە بری دەرمان دەردیان پێبووە. سەرەڕای کەمی کۆبوونەوەکانی حکوومەتیش لە کۆبوونەوەکاندا هیچ کات خەڵکی کوردستان هەواڵی خۆشیان نەبیستووە و خەمی خەڵک تەوەری کۆبوونەوەکانیان نەبووە، بەڵکو هەمیشە ئەرکی سەرشانی هاوڵاتی قورستر کراوە و لە باشترین باردا سوپاسیان کراوە لەسەر خۆڕاگریان بەرامبەر قەیرانەکان. بەڵام سەرەڕایەوەش ئەنجامدانی کۆبوونەوە و بەڕێوەبردننی کاروباری ڕۆژانە ئەرکی هەر کابینەیەکی حکوومەتە و ئەم کابینە ماوە بەسەرچووە لەم ئەرکەشدا و شێوەی ئەوانی دیکە شکستی هێناوە.